لە کاتێکدا ئەمریکا بەرەو هەڵبژاردنەکانی نیوەیی مانگی تشرینی دووەم هەنگاو دەنێت. کارنامەی سیاسەتی جەرەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بووەتە مەترسیەکی گەورە بۆ سەرپێگەی پارتی کۆماریەکان. شکستی هەوڵە دیبلۆماسیەکان بۆ ڕاگررتنی جەنگی پڕتێچووی سەرێران لەگەڵ بابن بەزگەیشتنی دۆسیەکانی غەزە و ئوکرانیا وای کردووە دەنگدەرانی ئەمریکی بە گومانەوە لە توانەکانی ئیدارەی ئێستا بڕوانن. بە پێیشی کاریکی ئاژانسی ڕۆیتەرز ئەم پاشەکشەیەی ترامپ لە سیاسەتی دەرەوەدا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕێژەی پشتگیری لە کۆماریەکان دەبێت. ترامپ کە لە کاتی بانگەشەکانی خولی دووەمیدا بەڵێنی چەسپاندنی ئاشتی و کۆتاییهێنان بە ململانێ نێودەوڵەتیەکانیدا بوو، بەڵام هەم جەنگەکانی پێشتر بەردەوام بوون، هەم جەنگێکی نوێی دیکەیشی لەگەڵ ئێران بۆ لیستەکە زیاد کردووە. ئەم دۆخە کۆماریەکانی خسۆتە ژێر مەترسی لە دەستدانی زۆرینەی کۆنگرێز، بە تایبەت کە لێکەوتە ئابوووریەکانی ئەم جەنگانە کاریگەری توندیان لەسەر ژیانی ناوخۆی ئەمریکا دروست کردووە. یەکێک لە خاڵە بنەڕەتیەکان بڕیاری کتوپڕی ترامپ بوو بۆ ڕاگررتنی دانوستان لەگەڵ تاران و سەپاندنی سزای ئابووری توند. ئەمەش وەک جانپێدانانێک بە شکستی هێرشە سەربازیەکان بۆ ناچارکردنی ئێران بەڕادەستبوون لێک دەدرێتەوە. بە پێی نوێترین ڕاپرسی ڕۆیتەرز ئیپسۆس تەنها 33% ئەمریکیەکان لە ئەدای ترامپ رازین. ئەمەش نزمترین ئاستی جەماوەریە لە دوای گەڕانەوەی بۆ کۆشکی سپی لە خولی دووەمدا. بە پێیشی کاری ئابووریەکان کاریگەری ئابووری جەنگی ئێران گەیشتووەتە ئاستێکی پێوانەی. داخستنی گەڕووی هورمز کە شاڕەگی بازرگانی جیهانیە و 20% نەوت و گازی جیهانی پێدا تێپەڕ دەبێت، بازاڕەکانی وزەی شڵەژاندووە. ئەم ڕێڕەواویە کە بەر لە جەنگ لە مانگی شوباتی ڕابردوو هەمیشە کراوە بوو، ئێستا بووەتە چەقی نوێی ململانێ. ڕۆیتەرز لە ئازاری سەرچاوەیەکی نزیک لە ترامپەوە دەڵێت ئەم جەنگە بووەتە بارێکی قورس لە سەرشانی سەرۆکەکەیان، بە تایبەت کە لە ناو کۆشکی سپیدا لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی تەنگژەکە یەکدەنگی نییە. لە بەرامبەر ڕەخنانەدا ئانا کێڵی وتەبێژی کۆشکی سپی بەرگری لە سیاسەتەکانی ترامپ دەکات و دەڵێت توانیوێتی شکۆ بۆ ئەمریکا بگەڕێنێتەوە. کێڵی ئاماژە بە کۆتاییهێنان بە نۆجەنگ و ئازادکردنی دی لە ئیسرائیلەکان لە غەزە و ڕێگریکردن لە دەستکەوتی چەکی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە دەکات وەک دەستکەوتی گەورە. بەرپرسانی باڵای ئیدارەکەش پێیان وایە گەمارۆ ئابووریەکان و گەمارۆی دەریایی ئێرانیان گەیاندۆتە لێواری مایەپوچی تەواو و ترامپ هێشتا کارتی فشاری توندی لەدەستدایە. چاودێران جەخت دەکەنەوە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت بەرزبوونەوەی تێچووی قەرز و ناسەقامگیری بازاڕەکان نەکەرە جەنجای ناوخۆی ترامپ پەک دەخات، بەڵکو ڕەنگە ببێتە هۆی هەرەسێنانی گەورەی پارتی کۆماریەکان لەسەر سندوقەکانی دەنگدان لە تشرینی دووەمی داهاتوودا.